دەڵێم ئاگاداری فیلەکان بن لە ناو ڕەمەزان و لە هەموو کاتێکدا. ئێستا لەوانەیە بڵێ فیلی چی؟ مەبەستت چییە لە فیل؟ ئاگاداری فیلەکان بن. ئەمە ناو نیشانێکە لەوانەیە تۆ بەلاتەوە غەریب بێ، بەڵام ئێستا پێت ئەڵێ معنای چییە. وریای فیلەکان بن لە ڕەمەزان و غەیری ڕەمەزاندا، لە هەموو تەمەنی خۆتدا. ئیمامی مالیک ڕەحمەتی خوای پەروەردگاری بێ لە مزگەوتی پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم دەرزی دەوتەوە، دەرزی حەدیث. قوتابێکی زۆر دانیشتووە لە خزمەتی ئەم پیاوە بەڕێزەدا دەرزە خوێنێت. پیاوێک هاواری کرد لە دەرەوەی مزگەوتەکە، وتی وەرن فیلێکی زۆر گەورە هاتووە بۆ شاری مەدینە، فیلێکی زۆر گەورە هاتووە. خەڵکی مەدینەش فیلیان نەبینیوە، چونکە مەدینە شوێنی فیل نییە، بەخێوکردنی فیل نییە. هەموو وڵاتێک هەنێ تایبەتمەندی خۆی هەیە، سبحان الله. هەنێ شوێنێ تۆ بتەوێت دارێکی تیا بنێشی سەوز نابێ بە تەواوەتی، بەرناگرێ. هەنێ شوێنەیە ئاژەڵی تێدا ناژی، سەلای خۆمان حوشتن ناژی زۆر، بەکەڵک لای وڵاتی ئێمە نایە. هەنێ حەیوانی ئێمە بیوە هەنێ وڵاتی تر بەکەڵک نایە بژی. فیلیش لە شاری مەدینەدا نەبوو. کاتێک ئیمام مالیک دەزەڵێتەوە پیاوێک هاوارەکە فیل هات، فیلێکی زۆر گەورە هاتەوە بە مەدینە، وەرن سەیریکەن. سبحان الله، هەموو خەڵکەکە ڕای کرد بۆ سەیری فیلەکە، یەک نەفەر مایەوە لە دەرزەکە، یەک نەفەر. ئەویش ئیمامی یەحیای کوڕی یەحیای لەیثی بوو. اللەیثی کە یەکێکە لە زانا زۆر گەورەکانی حەدیث، بەس تەنها ناوی ئەو ماوە ئێستا حالێن، هیچی ئەوانەی کە ڕایان کرد هیچی ناوی نەماوە. ئیمام مالیک ڕەحمەتی خوا لێ بە تەماشای کرد، یەک کەس نەما بۆ دەرس خوێندن، تەنها نەفەرێک نەبێ، کەس نەما، هەمووی ڕای کرد سەیری فیلەکە، دەرزەکەیان بەجێهێڵا. ئیمام مالیک ڕەحمەتی خوا لێ بێ فەرمی ئەی یەحیای کوڕی یەحیا، ئەی تۆ بۆ نەڕۆشتی سەیری فیلەکە بکەی؟ ئەیش فەرمی ئیمام مالیک، من هاتوومە بۆ شاری مەدینە بۆ ئەوی تۆ ببینم، نەک فیل ببینم. بۆ سەیکردنی فیل نەهاتوومە، بۆ سەیکردنی تۆ هاتوومە، بۆ خزمەتی تۆ هاتوومە. ئەو هەدەفەکەمە، هەدەفم لەم هاتنەی من کە هاتوومە بۆ ئێرە، وەکو ئەو خەڵکە نەهاتوومە هەرچی بانیەکم کاوکەمە شوێنی، من هاتوومە تۆ ببینم، نەک فیلەکان ببینم، هاتوومە مالیک ببینم، ڕەحمەتی خوای لێبێ. ئەوە هەدەف و ئامانجی منە، هاتوومە بۆ لای تۆ. ئایا تۆ دەزانی بۆچی ئامانجێک تۆ هاتیتە ئەم دنیایە؟ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. بەڵێ خوای گەورە دەفەرمێ جنۆکە و ئادەمی زادم دروست نەکردووە ئیلا بۆ عیبادەت نەبێ. کەواتە هەدەف، ئامانج، مەبەست لە دروستکردنی من و تۆ عیبادەتی خوایە. تۆش وەکو خەڵکی خراپ مەبە، ئاگادار بن، هەر کەسێ بانگی کردی ڕام مەکە. ئاگاداری فیلەکان بن. ئێستا فلیمەکان، زنجیرە دراماکان، گۆرانیەکان، خراپەکاریەکان و حرامەکان فیلەکانن، خەڵکی بەرەوپیریان دەڕوات. ئاگاداری ئەو فیلانە بە هەموو کاتێ سەرنج ڕاکێشن دێن بۆ لای تۆ. سەرنج ڕائەکێشن دەبینی بەداخەوە کاتی تەراویح دەبینی خەڵکێکی زۆر دەڕواتەوە، وەڵڵی چەند ئاجار پرسیارم لە مزگەوتا لە خەڵکرەوە بۆ ئەڕۆیتەوە کاتی تەراویح ناکەی، بەس عیشاکە دەکەی، ئەی وەڵڵی مامۆستا فلیمەکەم لە دەست دەرەچێ، فڵان فلیم. ئەمە فیلەکانە، ئاگاداری ئەم فیلانە بن. بەخوا فڵان شوێن سوو تەواو بێ، تەراویحەکەی ناڵێ فلیمەکەمان بفەوتێ. یعنی بەڕاستی ئەمە کارەساتە. ئاگاداری فیلەکان بن. ئەو هەموو کەناڵە فاسد و خراپەکارە، ئەو هەموو فلیمە خراپە، هەمویان فیلەکانن، خەڵکی ڕادەکا بۆ لایەن. وریای ئەو فیلانە بە، خۆتیان لێ بپارێزە، وەکو ئیمامی یەحیای کوڕی یەحیا بە، بزانە هەدەفت چییە لەم دنیایدا، بۆچی هاتیتە لەم دنیایەوە، وەکو ئەو خەڵکەمە بەڕابکە. ئەو دینە بەلاتەوە گرنگتر بێت، نەک ئەوەی کە شەیتان بۆتی جوان دەکات.